دنیاشدا داوا بکەین خوای گیان لە دنیادا پێغەمبەرمان نەبینێ بەڵام بێنتە خەومان. ئەها قسەیەکەیە ئەوەی گێڕێتەوە، ئەڵە پیرەژنێکەیە محەممەد حەسانی گێڕێتەوە، ئابزام سەرێتر گێڕاومەتەوە بەڵام بە کورتی گێڕمەوە بۆی کاتەکەمان نەڕوە. ئەم پیرەژنە لە مسرە، ئەڵێ لە دووری شارە پشتی کۆم بووەتەوە پیرەژنێکە. ئەم پیرەژنە پیاوێک دێتە لای ئەڵێ یا شێخ، ئەگری زۆر بە کۆڵ ئەگریە و کەو پیاوە، ئەڵێ یا شێخ نازانم چیت پێ بڵێم. بە محەممەد حەسان ئەڵێ بۆ ئاگری؟ ئەڵێ نازانم لە حەیبەت خۆم ئاگرم یان لە حەیبەتەوەی کە بیستومە. ئەڵێ چی بووە؟ ئەڵێ من تامۆزرۆم لە دنیادا لە هەموو ژیانمدا یەک لە پێغەمبەری خوا بێتە خەوم، یەک لەت شەو ڕۆژ دوعا دەکەم بەس بێتە خەوم، چونکە خەوی پێغەمبەر ڕاستە. ئەوەی پێغەمبەر دێتە خەوی ئەوە چاک بزانە ئەو ئینسانە خوا خۆشەوێ. ئەڵێ ئافرەتێکەیە پیرەژنێکە کەس نایناسێ، دەمچاو ڕوخساری زۆر جوان نییە، تەمەنیەیە، پشتی کۆم بووەتەوە. ئەڵێ هەموو شەوێ پێغەمبەری خوا نێتە خەوم، یەک شەو نێتە خەوم، قەرارم لێ بڕێ. ئەمش پیرەژنەیە قەرارم لێ بڕێ، ژیانم ناوێ ئەگە شەوێ پێغەمبەری خوا لە خەوما لەگەڵمانە بێ. یعنی چێرکە نەمانە چۆن چی مرۆڤێکن. یەکێ لەو تابیعانە فەرمێ پیاوچاکان، ئەڵێ ناوی ئەو پیاوە